با دەست پێ بکەین. یەکەم، ئەم خێزانە پێویستیان بە یارمەتی هەبوو لەلایەن کەسێکی شارەزاوە تا ڕزگاریان بکات لە دەستی ئەممارە کە لە جۆری مەمبای ڕەشە کە لە ماڵەکەیاندا دەژیا و نەیان دەزانی کە چۆن هاتۆتە ژوورەوە و دوای ئەوەی کە ئەم پیاوە هات بۆی دەرکەوت کە ئەوەی لە ماڵەدا دەژی ماری زۆری مەمبای ڕەشە لە ڕاستیدا لە ژێر سیستەمی خەوەکاندا دەژیا. ئەمە ژوای لە کچە بچووکەکان کردبوو هەست بە ترسێکی زۆر بکەن و نەتوانن لەو ژوورەدا بخەون، هەر بۆیە پێویستیان بە کەسێکی شارەزا هەبوو و ئەو کەسە بۆی دەرکەوت کە درێژی ئەممارە دەگاتە 2 مەتر و لە جۆری مەمبای ڕەشە سناکترین جۆری مارە لە جیهاندا بەهۆی ژەهرە بەهێزەکەیەوە، هەر بۆیە ئەم کەسە زۆر بەترسەوە خەریکی گرتنی مارەکە بوو تا تووشی هیچ کێشەیەک نەبێت. وەزاناکان ئەویان ئاشکرا کردووە کە ئەم جۆرە مارە زۆر خێران لە ڕۆیشتندا کە خێراییان دەگاتە 20 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا و دەتوانن بۆ بەرزی زۆر خۆیان هەڵبدەن و هەرکەس ئەم مارە پێوەی بدات تووشی چەندین کێشە دەبێتەوە، لەوانەش تەنگە نەفەسی و کەمی بینین و نەمانی هەستەکان بەگشتی. دووەم، لە ویلایەتی تێکساس ئەم پیاوە گومانی هەبوو کە مارێک لە ماڵەکەیدا دەژی، هەر بۆیە داوای یارمەتی لە شارەزایان کرد و کاتێک گەشتە شوێنەکە بۆیان دەرکەوت کە زیاتر لە 45 مار لەو ماڵەدا دەژین و لە سەرەتادا ئەم پیاوە بەهۆی کێشەی کارەباوە هەستی بەوە کرد و کاتێک شارەزایان گەڕان بە دوای کێشەکەدا دەرکەوت کە بەهۆی مارەکانەوە بووە و کاتێک چوونە ژێر زەمینەکەوە ژمارەیەکی زۆر ماریان دۆزیەوە، ئەمەش بەهۆی ئەوەی لەی گەرما لەو ویلایەتە دەگاتە 40 پلەی سیلیزی. زۆربەی گیانەوەرەکان بە دوای شوێنێکی گونجاودا دەگەڕێن تا خۆیان لە گەرما بپارێزن. بیر بکەوە ئەگەر لە ماڵەکەتدا لەگەڵ ژمارەیەکی زۆر ماردا ژیان بکەیت ئایا چی دەکەیت و بیرۆکەت چییە؟ لە کۆمنت بینووسە. سێەم، هەرکەس سەیری ئەم ڤیدیۆیە بکات هەست بە ترسێکی زۆر دەکات، ئەمەش لەبەر ئەوەی لە یەکێک لە ژوورەکاندا ئەم مارە بەنیاز بوو 2 مارمێلکە ڕاو بکات، بەڵام ئەم مارمێلکانە بە زۆرێک گەورە بوون کە دەیان توانی مارەکان لە ناو بەرن و هەموو ئەم شەڕە لە یەکێک لە ژوورەکاندا ڕوویداوە. بیر بکەوە لە ژوورەکەتدا شتێکی وا ڕوو بدات و تۆش نەتوانیت هیچ بکەیت و ئەوەی جێی پرسیارە چۆن توانیویانە ئەم جۆرە گیانەوەرانە ڕاو بکەن. چوارەم، ئەم خانمە توانی ڤیدیۆیەک تۆمار بکات لە باخچەی پشتەوەی ماڵەکەی، وەک لە ڤیدیۆیەکەدا دیارە کۆمەڵێک ورچ لە نزیکی مەڵەوانگەکەی خەریکی مەڵەکردنن بە شێوەیەکی زۆر پێکەنی ناوی. هەندێک دەڵێن کە ئەم ڤیدیۆیە لە وەرزی هاویندا گیراوە و ئەم ورچانە بە دوای ڕووبارێکدا دەگەڕان تا خۆیانی لێفێنک بکەنەوە بۆ جەوە گەرمە، هەر بۆیە ئەم جۆرە لە ورچ هاتوونەتە ئەو شوێنە. کاتێک ئەم ڤیدیۆیە لەسەر پێگە کۆمەڵایەتیەکان بەڵاو کرایەوە کەسانێکی زۆر سەرسام بوون. پێنجەم، ئەمەش ڤیدیۆیەکی ترە کە تۆمار کراوە لەلایەن پیاوێکەوە کە بۆی دەرکەوت کۆمەڵێک ڕاکوون لەو شوێنەدا دەژین. ئەم ڤیدیۆیە بە یەکێک لە ڤیدیۆ پێکەنی ناویەکان هەژمار دەکرێت کاتێک ئەم پیاوە دەیەوێت ئەم ڕاکوونانە بخاتە دەرەوە بەڵام ناتوانێت، ئەمەش لەبەر ئەوەی دەیانویست بەسەر دیوارەکەدا بکەون و ڕزگاریان بێت لە ترسی پیاوەکە، بەڵام هیچ کامیان نەیان دەزانی لە دەرگاکەوە بچنا دەرەوە، بۆیە کاتێکی زۆریان ویست تا تێگەشتن کە پیاوەکە دەرگاکەی بۆ کردوونەتەوە و تا لێوەی بچنا دەرەوە و دەڵێن لە سەرەتادا 8 دانە هەبوون، بەڵام دوای ئەوەی ویستی دەریان بکات بۆ دەرکەوت کە 3 دانە لە پشتی دیوارەکەوە خۆیان شاردۆتەوە. شەشەم، ئەم خەڵکە هەوڵیان دەدا سەیرانێکی بێوێنە ئەنجام بدەن، بەڵام لە پڕدا ئەم میوانە چاوەڕوان نەکراوە پەیدا بوو کە دەیویست خواردن بخوات لەسەر تاوەکە، هەرچەندە ئەم پیاوە دەیویست ورچەکە دوور بخاتەوە، بەڵام ورچەکە هیچ گوێی پێ نەدەدا، تەنها بە دوای خواردندا دەگەڕا لە خێراترین کاتدا، هەر بۆیە ئەم ڤیدیۆیە تۆمار کراوە و لە پێگە کۆمەڵایەتی جیاوازیەکان بەڵاو کراوەتەوە، هەر بۆیە باشترە هەندێک خواردن بەم ورچە برسیە بدرێت. حوتەم، ئەم خانمەی دەیبینن ناوی ماریە و تەمەنی 55 ساڵە، ڕۆژێکیان کاتژمێر 3 خەبەری دەبێتەوە بەهۆی ئەوەی
گوێی لە دەنگێکی سیر دەبوو لە چێشتخانەکە وە کاتێک چوە چێشتخانەکە ئەم تیمساحەی بینی کە درێژیەکەی دەگەیشتە 3 مەتر و بە خێرایی گەڕایەوە بۆ ژوورەکەی و پەیوەندی بە پۆلیسەوە کرد تا لە دەست ئەم گیانەوەرە ڕزگاری بکەن وەک دەڵێن تیمساحەکە شوشەیەک شەرابی سووری لەسەر زەویەکە ڕشت بوو کە شێوەی لە خوێن دەچوو هەر بۆیە زۆربەی خەڵکی ویان زانی ماری کوشتووە بەڵام ئەو هێشتا لە ژیاندا بوو و هۆکاری ئەوەی ئەم تیمساحە هاتبووە ماڵەکەیەوە بەهۆی ئەوەوە بوو کە لە نزیک ئەم دەریاچەیەوە بوو. هەشتم کامێراکانی چاودێری توانیان وێنەی پڵنگێک بگرن کە لە ماڵێک نزیک دەبۆوە بۆ ئەوەی خواردنی دەست بکەوێت بەهۆی ئەوەی زۆری برسی بوو و لە هەمان کاتدا سەگێک لە بەردەرگاکە خەوت بوو هەر بۆیە پڵنگەکە بە هێواشی نزیک دەبۆوە و لە کۆتاییدا پڵنگەکە بە دڕندەی هێرشی کردە سەر سەگەکە و دوای ئەوە سەگەکە هەوڵی ڕاکردنیدا بەڵام کامێراکانی چاودێری هیچی تری بۆ دەرنەخستین هیوادارین ئەو سەگە نەبوو بێتە قوربانی دەستی پڵنگەکە. کامیان بەڵای تۆوە سەرنجڕاکێش بوو لە کۆمنت بینووسە ئەگەر ڤیدیۆیەکەت بەدڵ بوو لایک بکە و سەبسکرایبی کەناڵەکەمان بکە.